هەر لەسەرکردنەوەی ئەو پێشانگای دەمێنینەوە بەشداریکردنی کۆمپانیاکانی هەرێمی کوردستان لە پێشانگایەکی لەو شێوازەدا کە ماوەی 4 ڕۆژ پێشانگای سانەف العراق بەردەوامی هەبوو لەگەڵ بەڕێز ئەبوبەکر عەباس بەڕێوەبەری کارگی ئالیکی ئاسۆ کە جنابی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمن باس لە گرنگی و پێشانگای دەکەین و باس لە بەرهەمی ئالیکیش بە شێوازێکی کشتی دەکەین لە هەرێمی کوردستاندا. کاگە ئەبوبەکر ێوارە باش، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت بەخێر بێی. دەمەوێت لە سەرەتادا باس لە گرنگی پێشانگایەکی لەو شێوازە بکەین. کاتێک پێشانگایەکی لەو شێوازە دەکرێتەوە گرنگی چییە و ئێوە دەتوانن چیتان دەست بکەوێت؟ زۆر باشە. وەڵا ئێمە وەکو کۆمپانیا ئاسۆ بەشداریمان کردووە لە پێشانگای سەنەفی عێراق. لەو پێشانگادا توانیمانە کە سوودێکی زۆر لەگەڵ کڕیاران و لەسەر سەردارینکەرانی ئەو پێشانگادا وەربگرین. کۆمپانیا ئاسۆ ئێمەش بەشداریمان کردووە لە پێشانگایە وەکو کارگەی ئالیک، وەکو هەڵهێنەر، وەکو کێڵگەی پەلەوەری لە هەرێمی کوردستاندا. وەکو مەبەستی بەشداریکردنیشمان لەو پێشانگادا مەبەستمان بەشداریکردمان لەو پێشانگا ئەوە بۆ کە بتوانین ئەو بەرهەمە ناوخۆیانەوە ئەو بەرهە خۆماڵێنەی خۆمان پێشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەرەوەی کوردستان بدەین کە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش دەتوانین ئەو بەرهەمە خۆماڵیانە یاخۆ ئەو بەرهەمە لۆکاڵانی کە خۆمان هەمانە بە لە هەرێمی کوردستاندا بەرهەم دێنین جێگای ئەو بەرهەمانەی کە بگرێتەوە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. باشە کاگە ئەبوبەکر توانیتان ئەوە بکەن، توانیتان ئەو بەرهەمەی خۆتان کە هەتانەوەکو کارگی ئالیکی ئاسۆ کە ئێوە پرۆژێکی تەواوکاریتانە حتممە لە دواتردا باسێکن، بەڵام توانیتان ئامانجەکەتان پێکن، توانیتان هەر هیچ هاو بەشێک پێک بهێنن لەگەڵ کۆمپانیەکانی دیکە بۆی بتوانن بەیەکەوە کار لەسەرەوە بکەن بەرهەمەکانتان جێگی بەرهەمی دەرەکی بگرێتەوانێ؟ بەتاکید لەو کردنەوەی ئەو پێشانگانەدا کۆمەڵێک خاوەن کەڵگەی پەلەوەری و کۆمەڵێک هاوڵاتی کە پێوی داویستی ئەو کارگەی ئالیک و جوچکە و مریشکە سەردانیان کردوون و تا حدێک لەگەڵ یاندانیشتون و ڕێکەوتمان لەگەڵ کردو و سوودێکی با حدێکی زۆر سوودێکی باشمان لە یەکتر بینیەوە ئینشەڵا لە داهاتوودا پەیوەندی زیاترمان دەبێت لەگەڵ یاندا. باش کاتە با لێستا دەباس لە کارەکانی کارگەکەی ئێوە بکەین. ئێوە هەمووکو جوجەڵەتان هەیە وەکو دەتوانین بڵێن پرۆژەیەکی تەواوکاریە ئالیک بەشێکە لە کارەکانی کارگەکەی ئێوە. باز لە ئالیک دەکەین لە دواتردا ئەگەر حتممە ئەگەر کاتمە باس لە بابەتەکانی دیکەش دەکەین، بەڵام بابەتی ئالیگێکێک لە بابەتە گرنگەکان و کە زۆر کاریگەری لەسەر نرخی خۆراکانیش دروستەکات لە لاوخۆی هەرێمی کوردستاندا. بۆ نمونە زۆر جار دەوترێ ماسی گران بۆ لەبەرەوەی ئالیک گرانە، مریشک گران بۆ لەبەرەوەی ئالیک گرانە، کەواتە ئالیگێکێک لە بابەتە سەرەکیەکان کە بەکاردێنرێت. دەمەوێت بزانم کارگەی ئاسۆ توانای بەرهەمێنانی چەندێکی هەیە، هەم ڕۆژانە و هەم مانگانە هەم ساڵانەژە گەر داتایەکت لابێت؟ بەڵێ ئێمە وەکو کارگەی ئالیکی ئاسۆ ڕۆژانە دەتوانین 100 بۆ 120 تەن بەرهەم بێنین لەناو کارگەکە مانگانە، زیاتر لە 6,000 تەن دەتوانین بەرهەم بێنین بیخێنە ناو بازارەکانی هەرێمی کوردستان و بەردەم کڕیاران خۆش دەوێت. ئەمەش وای کردووە بە خۆشحاڵیەکەی خۆشحاڵیە کە کارگەیەکی ئاوا توانیویەتی تا حدێکی زۆر ئەو فەراغانە کە لە ناو هەرێمی کوردستان و خاوەن کێڵگە پەلەوەریەکان هەیەنە و کە پێشتر براورد بە چەند ساڵی ڕابردوو کە زیاتر فۆکسیان یاخود ئەو ئالیکانەیە کە لە دەرەوە هەرێمی کوردستان دێناو باجێکی زۆری دەکەوتە سەری و گومرگێکی زۆری دەکەوتە سەرێ تا حدێکی زۆر وامان کردووە ئێمە لە کارگەی خۆمان بەرهەمی ئالیکی مان بەرهەم هێناوە کە ئەو بە کوالیتیی بەرز و بە سەحێکی گوندا و بیخێنە بەردەم خاوەن کێڵگە پەلەوەریەکان. باشە کاک ئەوبەکر ئێوە بەدوای ئەوەیە ڕۆشتون بازارەکانی هەرێمی کوردستان پێویستیان بە چەندێک ئالیکێ بۆی ئێوە بتوانن بەرهەمی پێویست بخەنە بازارەوە؟ بەدڵنیاوە ئێمە بەردەوام بە دوای چوونی ئەو بابەتە دەکەین بۆ ئەوەی ئەو بۆشە ئەو فەراغانە ئەو پێداویستیانێک کە خاوەن کێڵگە پەلەوەریەکان پێویستیانە ئێمە ئەو فەراغانە پڕ بکەینەوە و ئەو هەموو ئەو پێداویستیانێک کە خاوەن کێڵگە پەلەوەریەکان هەیەە و ئەو بۆشە ئەو فەراغانە پڕ بکەینەوە ئینشەڵڵا. توانیوتانە بازار یاخود ئەو خواستی کە لە بازاردا هەیە لەسەر ئالیک ئێوە پڕی بکەنەوە؟ تا حدێکی زۆر توانیمانە ئەو خواستێکە لە ناو بازارەکانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش هەیە تا حدێکی زۆر پڕی بکەین و لە داهاتوودا ئینشەڵڵا زیاتر کاری لەسەر دەکەین. باشە کاگە بۆکەر هەمیشە خاوەنی کارگەکان بە سێواکە نەڵێن ئێمە دەمانەوێت کار لەسەر ئەوە بکەین یاخود حکومەت یارمەتیماندا کە بەرهەمی دەرەکی نەهێنرێتە ناو هەرێمی کوردستانە بۆ ئێمە بتوانین بە ئاسوودەی کار بکەین ئەو بەرهەمی کە بەرهەمی دێنین لە بازارەکانی هەرێمی کوردستاندا ساخ ببێتەوانێت. چەندێک بەرهەمی دەرەکی کاریگەری لەسەر بەرهەمەکانی ئێوە دروست کردە بەتایبەت لە ڕووی ساخکردنەوە حتمما خۆت باسێ و کرد ئێمە کار لەسەرواکەین کە بەرهەمێکی کوالیتی باش بخەینە بازارەوە.
بەتاکید کاریگەری زۆر دەبێت لەسەر نرخ و لەسەر کوالێتی کارگەی لەسەر ئالیگەکەی کە بەرهەمی دێنی لەبەر ئەوەی زەرورە هەموو وەزارەتی کوشتار هەم حکوومەتی هەرێمی کوردستان پێشگیریەکی زۆری هاوڵاتیان و فەلاحەکان بکات بۆ ئەوەی تۆوی هەم سۆیان ئەو مواد ئەوەلیانی کە لە حەلەفدا بەکاردێنرێت هاوکاریان بکە بۆ نمونە وەکو سۆیا گەنمەشامی گەنم ئەوانە تۆیەکان بەرهەم هێنێ و دەحمی فەلاحەکان بکە بۆ ئەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە بەرهەمی بێن و هەم باجی کەم دەکاتەوە هەم گومورگی نامێنە لەو کاتیدا ئێمە وەکو خاوەن کارگە ئالیگەکان دەتوانین بە سعرێکی گونجاو لە فەلاحەکانی بکڕینەوە و ئێمە هەروەکو بە سعرێکی گونجاویش بە سعرێکی کەمتر ئالیگەکە بە خاوەن کێڵگە پەلەوەرەکان دەین ئەمە سوودێکی لە زۆر لانەوە دەبێت یەکێک لەوانە کە بۆ نمونە کە سۆیەمان بێنین یاخود گەنمەشامی بێنین دەتوانین لە ڕۆنەکەی سوود ببین وەربگرین لە پرۆتینەکەی سوود وەربگرین هەموو لە گەنمەشامی لە سۆیەکەش سوود وەربگرین هەروەها وەکو گەنمەشامێکەش بە هەمان شێوە. باشە کاگە و بەکردکەوتە ئێوە بۆ ئەو پێکاتانی کە ئالیکی لێ دروست دەکەن پێکاتەکانتان لە هەرێمی کوردستان دەستەکەوێت بە تەواوەتی یاخود پشتان بە دەرەوە بەستووە بەرهەمەکانتان لە دەرەوە پێگا. ئەمە لە بە ڕێژەیەوە ڕێژەیەکی زۆرمان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەست دەکەێت بۆ نمونە گەنمەشامی سۆیا لە ئەرجەنتینەوە لە بەرازیل لە رووسیا لەو وڵاتانەوە هاوردی هەرێمی کوردستان دەکرێت ئەوە شوا دەکات باجێکی زۆر و گومرگێکی زۆر بکەوێتەوە سەر ئێمە و نرخێکی زۆر لەسەر ئێمە بکەوێت ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەزارەتی کوشت و کاڵ وەکو پێشتر گوتم ئاماژەم پێدا دامی فەلاحەکان بکە بۆ ئەوەی هانیان بدات کە ئەو جۆرە بەرهەمانە لە هەرێمی کوردستان بەرهەم بێنێت ئەوە بە سعرێکی گونجاو بە کێرگەی ئالیگەکانی بفرۆشێتەوە ئەمەش دەتوانین بە سعرێکی گونجاوتر و نرخێکی باشتر بە خاوەن کێلگە پەلەوەرەکانی بفرۆشینەوە. باشە کاگە و بەکرد حکوومەتی هەرێمی کوردستان چەندێک هاوکاریەوە کادۆکو کارگەیەک کە دەتانەوێت بەرهەمێکی باش بخەنە بازاڕەوە و کار لەسەر ئەو بکەن کە هاوردی کەلوپەلی دەرەکی تا ڕادێکەم بکرێتەوە حکومەت چەند هاوکاریتانەکە لەم بابەتەیە؟ ئەمە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستا هاوکاری باشی کردوین تا عادێک زۆر باشە بەڵام هیوادارین لەمە دووە زیاتر هاوکاریمان بکات بۆ ئەوەی وەکو پێشتر ئاماژەمان پێدا ئەگەر ئەو بەرهەمانەکە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم بهێنرێت هەم لە ڕووی گومرگەوە هەم لە ڕووی باجەوە کەمتر لەسەر ئێمە دەکەوێت و هەم باشتر دەتوانین بخینە بەردەم هاوڵاتیان. حکومەت ئەتوانێت لە چ ڕوویەکە هاوکاری ئێوە بکات؟ ئێوە پێویستان بە چییە؟ ئەو گرفتی کە بە دیاریکراوی بە زەقی لە بەردەمی ئێوەدا هەیە و پێویستان بە هاوکاری حکومەتێ چییە؟ لە دابینکردنی ئەو مادە ئەوالیانەی کە لە ناو کارگەکاندا بەرهەمدرێت بۆ نمونە سۆیە گەنمەشامیە ڕزەیتە ئەوانەی کە هاوکاریمان بکە بۆ نمونە هەر نەبێ باجەکانمان لە باجی سۆیە و گەنمەشامی کە لە هەرێمی کوردستانی بەرهەم نادرێت هەر نەبێ باجەکان کەمتر کاتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین بە سعرێکی گونجاو بیخینە بەردەم خاوەن کێلگە پەلەوەریەکان. باشە کاگە و بەکرد لە سەرەتا باسی شتێکمان کرد وتمان ئێوە ئیشەکەتان یاخود کارگەکەتان پرۆژێکی تەواوکاریە دەمەوێت ئەمە بۆ بینەران ڕوون بکەیتەوانێ کە کارگەی ئالیکی ئاسۆ کاتە پێی دەوترێت پرۆژێکی تەواوکاریە واتە چی؟ پرۆژێک تەواوکاری پێکاتووە لە چی پێکاتووە لە هەڵهێنەر کارگەی ئالیک کێلگە پەلەوەریەکان سەبریخانە کێلگەی دایکانە ئێمە وەکو کارگەی ئالیکی ئاسۆ تاوەکو ئێستا لە 160 پرۆژەکەمان جێبەجێ کردووە 140 ماوە ئەگەر لە داهات حکومەت هاوکارمان بێ دەتوانین 140ەکەی کێش دیکەش کە ماوە بەرهەم بێنین ئێستا ئێمە خاوەنی هەڵهێنەرین کە توانای هەڵهێنەرەکەمان لە مانگانە 1,500,000 جوسکە دەخینە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە لە داهاتوودا ئێمە بەرنامەواندا لە بەرنامەماندایە لە داهاتوویەکی نزیکدا ئینشەڵڵا لە دەڤەرەکەی خۆماندا بتوانین سەبرخانەیەکی مۆدێرن بکەینەوە بۆ ئەوەی ئەو مریشکانێک کە لە ناو کێلگە پەلەوەرەکاندا لای خۆماندا ساقی بکەینەوە. باشە ئەی بابەتی دەستی کار ئەمێکێکە لە بابەتە گرنگەکان هەمیشە ئەمە لەگەڵ ئەو کەسانی کە خاوەن کارگەوەن باسەکەین چەندێک دەستان یاخود پشتان بە دەستی کاری ناوخۆیی بەستووە ئەو کەسانی کە لەگەڵ ئێوە کار دەکەن ئامارێکتان لە ژمارەیان چەندە؟ بەڵێ ئێمە ئەو دەستی کارێ و
کارمەندانی کەلامانن هەمویان کارمەندی ناوخۆین ئەمەش جێگەی خۆشحاڵیەکە و کارمەندانی کەلامە ئیشەکەن زیاتر لە 25 بۆ 30 کارمەند هەر لە هەڵهێنەرەکە کار دەکەن ئەمانەش هەموو کەسی شارەزان هەموو کەسی ڕاهێنراون هەم لە کارگەی ئەلیکەش زیاتر لە 20 تاوەکو 25 کارمەند ئیش دەکەن زیاتر لە ناو کێلگەی پەلەوەریەکانی هەر ئەوەی کە سەر بە کۆمپانیا ئاسۆیە زیاتر لە 13 حایلە سوودمەند بوو کار دەکات لەناو کێلگە پەلەوەریەکاندا. هەموو ئەمەی کە باست کرد لە سەردەستی کار هاوڵاتیانی هەرێمی کوردستانن کوردن یاخود ئێوە کارمەند یاخود کرێکاری بیانیشتان هەیە بەشێکی زۆری کە بیخینە ڕێژەوە لە 180 کوردن لە ڕێژێکی کەمی بیانی. کاگە بەکرد دووبارە زۆر بە خێربەی سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت زۆر سوپاس بۆ ئەبوبەکر عەباس بەڕێوەبەری کارگەی ئالیکی ئاسۆ کە جەنابێت ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانی ئەم گەشتەی ئابووری بوون.